ئازان و خۆشەویستان سڵاوتان لێبێ و کاتتان باش. هیوای تەندروست باشی بۆ هەموو لایەکە خوازم، هیوای سەلامەتی بۆ هەموو ئازان و خۆشەویستانمان لە هاندەرانی یانەی زاخۆی خۆشەویست دەخوازم، هیوای باشی و تەندروست باشی بۆ هەموو خۆشەویستانمان لە هاندەرانی یانەی نەورۆزی خۆشەویست دەخوازم. ئەم ڤیدۆیم تایبەتە بە کۆمەڵێک فریشتە کە لە یاریگای نەورۆزە ڕۆحیە و خەڵکەیان ڕزگار کرد، بریندارەکانی هەردوویانەیان چارەسەر کرد، خزمەتێکی گەورە و گرانیان بۆ ئازیز و خۆشەویستانە کرد کە لە یاریگای نەورۆز بوون. سوپاسیانەکەم، چاویان ماچەکەم، برایان و ئەو خوشکە تاقانەیەمان لە ئەمبۆلانسی یاریگاکە، هەروەها ئەو پزیشکە بەڕێزانەی کە ئامادەی یاریگا بوون و لەسەر داوای هاوڕێیانی ئەمبۆلانس هاتنە خوارەوە، هاوکاری کاک سەلاح و هاوڕێکانیان کردن. دواتر ناوی هەموویانێنم، سوپاسیانەکەم، هیوای تەمەند درێژیان بۆ خوازم. خۆشەویستان، ئەوەی ڕوویدا لە یارەکەی نەورۆز و زاخۆدا ڕوویدا و کۆتایی هاتنە خوارەوەی قەترەیە خوێن لە گردنی چ کاگاراس، چ ئەو هاندەرە خۆشەویستانەی یانەی زاخۆ، چ هاندەرە خۆشەویستەکانی نەورۆز، چ کاگلێری خۆشەویست کە بریندار بوو، هەمووی منیش و هەموو خۆشەویستانەشی ئازار داوە کە نامانێت ئەو دۆخە لە نێوان چواریانەکەی کوردستانە بینین. ئەو چواریانەیە خزمەتی ئێمە و ناوی کورد دەکەن، بۆیە پارێزگاریکردن لیان و پشگیریکردنیان جوانترین وەڵامە بۆ ئەو ڕاگەیانە بۆگەنەی لە دوێنێشەوە قسەی نەشیا و گاڵتە بە کورد دەکات لە میدیای ڕووزەردی چ عێراق و چ ناوچەکەشدا. ئەو چواریانەی کوردستان هەر چواریان دەست لە ناودەست بۆ خزمەتی ناوی کورد لە خولیەستێرەکانی عێراقدا کار دەکەن. لێرەدا هیوادارم ئەمەی لە یاری زاخ و نەورۆز بینیمان جارێکی کە نەیبینینەوە. هیوادارم لە بریەوەی کورسی و بەرد و دەبە بگیرێتەیەک، لەمەولا گوڵ بگیرێتەیەک و نقڵ بۆ یەکتری هەڵەن و چۆن ڕێزیان لە یەکتری گرتووە لە ڕابردوودا بەردەوام بن. هەموو ئەوەی ڕووی یا کۆتایی هات، بەڵام ئەبێت لێرەدا ئێمە بەڕاستی بیرمان نەچێ خەڵکانێک کە خزمەتیان کردووە، بە تایبەت ئەو ئەمبۆلانسەی کە هاوڕێی بەڕێز و خۆشەویستمان کاکە سەلاح سدیق سەرپەرشتیەکە، بەڕاستی جێگەی شانازین و ئەو ستافەی لەگەڵیەتی هەمویان خزمەتی ئەو خەڵکاکەن، بەڕاستی جێگەی شانازین. وەک لە وێنەکانە خۆتان دەیبینن ئەو بەڕێزانە تاکو درەنگانی شەو تا 12:30 تا 1 شەو لە یاریگاکە مابوونەوە بەداخەوە کەسێک نەچوو بوو بەلایەنە پەرداخی ئاویشیان باتێ. من زۆر شەرمەزاریانم و زۆر داوای لێبوردنم لێکردن، بەڕاستی بریا خۆم دۆخم وای لێ ناتە دوێنێ شەو، وە کاک ڕەسوڵ بارامیش دۆخی وای لێ ناتە بە قورئان بەجێم نایشتن، لەگەڵیان نابووم و خزمەت مەکردن. بۆیە من سوپاسیانەکەم، چاویان ماچەکەم، یەک بە یەکیش ئێستا وەک لە فۆتۆکەیا دەیبینن ناوی یەک بە یەکیان پێشکەشەکەم لە بەڕێوبەری خزمەتگوزاری خێراوە بەڕێز کاک سامان نادر کە بەڕێزیان تاکو درەنگانی شەو لەگەڵ هاوڕێیاندا لەوێ تەداوی برینارانی هەردوویانەی کردووە. بۆیە ناوەکانیان نەخوێنمەوە بۆ ئەوەی ئێوەی خۆشەویست ئەو فریشتانە بناسن کە خزمەتیان کرد سەر ڕای ئەو دۆخە نەخوازراوە، بەڵام ئەوانمانەوە لە ناو یاریگاکەیە خزمەتی خەڵکیان کرد، چارەسەری خەڵکیان کرد و دواتریش برینارەکانیان نارد بۆ نەخۆشخانە. بەڕێز
کاک سامان نادر وە گوتم بەڕێوەبەری فریاگوزاری خێرا، بەڕێزان دکتۆر حکمات، دکتۆر ڕامیار، دکتۆر نەباس، دکتۆر دێنێ، دکتۆر توانا، دکتۆر مەریوان و هەروەها کاک سەلاح سدیق خۆی، کاک محەممەد و کاک بیلال و ئەو خوشکەشمان وابزانام دادەدەروی ناوە. من وەکو خۆم وەکو دانە ڕەسڵان وەکو کەسێک خەڵکی ئەم شاری سلەیمانیە سوپاسی یەکە بە یەکەیانەکەم، دەستی ماندووبوونیان دەگوشم، چاویان ماچەکەم و پیان ئەڵێم ئێوە فریشتەی فریاگوزاری و فریاکەوتنی ئەو خەڵکە بوون، سوپاستانەکەم لە داهاتووشدا ئەو شتە جوانەی کە ئێوە کردوتانە ڕێزی لێ ئەندرێت، ئەمە بەڵێنە لە منەوە بۆ ئێوە. جارێکتر سوپاستانەکەم، ئێوە فریشتەی ڕزگارکەری کورد بوون لە کێشەکەی شەی ڕابردوودا، کاڵێم کورد واتە بێجیاوازی، هاندەری، نەورۆز و زاخۆ. جارێکتر سوپاستانەکەم، چاوی یەک بە یەکەتان ماچەکەم، دەستی یەک بە یەکەتان دەگوشم و سوپاس بۆ ئازان و خۆشەویستان. یەک دوو ڤیدۆش دانێم لەگەڵیا بۆ ئەوی ئێوەی ئاز و خۆشەویست ببین. کاتێکی خۆش.